دەم باش خوێندەکارین هێژا و چاوانە ئیرۆم بۆرەنە دوانەیەکە نوودا وانەیە ئەمەژی ناونیشانەوەی ڕۆژهەلاتی کوردستانەیە دوێ وانەیەدا میناس بکرد ڕۆژهەلاتی کوردستانی کیژان دەولەتە نەهایە و تێداژی میناس بکن واتەیە تێگین یا ئاریەن یانجی ئیران پێچواتەی و هەمان دەمێدەژی دچدا پێشکەتی بوون پەیمانین بوو لەسەر کوردین ڕۆژهەلاتی کوردستانیژی چێ بوونە چ پەیمان بوون داویە وان سەرهەلدانین کورداژی یەک و دوێ دەمێدا چێبووی چ بوون و سەرهەلدانە سمکۆی شکاکی کیژا ساڵی دەست پێ کردیە و کیژان ساڵی دەژی داوی بوویە سەدەمین تێکچوو ناوێژی میژوەرە دیار بکرد ڕۆژهەلاتی کوردستانی دەما ئەم بێژن ڕۆژهەلات ئەم بەحسا باژاری ئیرانی یێنە هاتکن ئیران جی وەکە تێگین پێچواتەی دەبێ ئەف ناف چاندا یانجی کۆمەکێن ئاریەنین بۆ وێ دەمی بجێ بوونە ژوێ دەری ناوێ خۆ دەگرێ ژ ئاریەن یانی ئیران ناوێ خوا ژ ئاریەن گرتیە ئەو کۆمەکێن جڤاکی یەن کووردا ئێگۆ دێ ڕۆژهەلاتی کوردستانیدا بجێ بوو بوون نها ئاریەن پێچواتەی دیواتەیە ئاخ و عرد و زەوی یانجی خاکە ببەرهەم ئاریەن دیواتەیە خاکە ببەرهەم دەبێژن لە ساڵە 1500 گۆری زاینێ ساڵە 1500 بەری زایەندێدا گۆری لیکۆلینێن دیرۆکناسە دەبێت دە کۆمەکێن جڤاکی یانجی وەکە دە قەبیلەیە لێ وێ خاکە ئیرانی بجێ بوونە پەرس بوون و مەد بوون پەرس ناوێ خوا ئەو گەرەکە ئەو ناڤلواگریە دەستپێکی ژوار دگوتن پارسیس وێ داویە بدەمێرە یانی هاتیە گوهرتن ژوارە دگوتن فۆرس یانجی پەرس کۆمەکێن دنجی کۆنفیدراسیۆنا مەدان بوون ئەو ژی مەدکینە مەد پێشیên کوردانە لێ سەر خاکە ڕۆژهەلاتی کوردستانی بجێ بوو بوون پێشیên کوردان دچدا پێشکەتی بوون گەلێ ئیرانیانژی گەلێ میدی و ئەو بێژن جڤاکە ئاریەن بتایبەت چاندنی جۆتکاری و لاوروانیەدا گەلێکی پێشکەتی بوو ئەم بێژن چاندنی و چژی لاوروانی یانجی کەدیکردنە لاورە دوا هەردوو چاندادا پێشکەتی بوون دبێژن di şaristaniya Zagrosê de nasnameya yeknetewî ya Kurdan ya destpêkê ew bû birêveberiya Konfîderasyona Medan. Med jî bawermendên Zeredeştî ne. Yanî baweriya wa bi ola Zeredeşt tê. Med bawermendên Zeredeşt e. Yanî li gorî seqafet yan jî çand û exlaqê Zeredeşt xwe birêve dibirin. Pers dibêjin em deyindarê Medan e. پرس بێژنە سەرمەداد بە ئەم دەینداری وانە و دیرۆکناس هەرە دۆتژی دبێژێ پێواژۆیە مەدان پێواژۆیە هەری پێشکەتیە هەرە دۆت لەسەر مەدان چ دبێژێ پێواژۆیە مەدان پێواژۆیە هەری پێشکەتیە gelê yên pers û yên gerek jî ji çanda medan ji bo xwe wekî mînak girtina û welatê xwe birêve birine. Gerek û pers herdû gelên gol wê de herêmê jî jiyan dikirin êdî ji medan em bêjin xwe birêve birine çanda wan ji xwe re kirine wekî mînak û xwe birêve birine. Nêzî 6 milyon û bêhtir jî Kurd lê bajarên Kermenşah بەختیاری لۆرستان و ئیلامێ ژی ژیان دکن.
حموجي مجو بقولا زردشت با جريداينا بشك بتشوكج ازيديان جي حتى نهاجي اولا زردشت دمشينن نافا واده هي اولا زردشت يا بيجن يا رسن لجم ازيديا هي وهن كردين علوي و بيجن ياريساني جي او جي بشك جواره واتيار ياريساني تي واتيا جواكا دوست یاریسانی و کردین علویجی حتی نها بیجن پارا خوش به میراته دگرن او چاندا زردشت. شیعیین قول لروجهلاتی کردستانی و الدجي كده كمان الدجي السنية وكيم زاني الشيعي السني نابرا واندا ناكوكي هننا إدي شيعيين الصفوي لدجي تركين سني دست بسرهلدانا تكن دخوازن بخوا جوار زقار بكن ودست لاداري أخوا بالقوري خوا آغا بكن قالك صفويجي ريشاد بنا سر كرداجي وكان بيجن كلها دمدمي دا لوي داري كرد هابون بريفبريا أمير خان يه لبزيرين جير بيجن لبزيرين دبي دستكي وينا جزير بود شرادة بشركي دا دستي وينا جيبويا إدي أو دست جي بزير تشيكريا جبرلو جيرت قوتن لبزيرين شرطنا برا واو صفوية دا بريفبريا حاتم بيج سالة 1609 شرط نابرا وان هردو ياند درد كفيد داويد جي صفوي كلها دمدمي دور بيج دكن و بفي آواي كردا كوچبر دكن و قلق جواجي تينا كشتن ده بيمانا قصر شيرين ده جيد سالة 1609 هذا اف بيمان شخوا بينجهي پارچكرنا كردستاني بو بيمانا قصر شيرين جير بيجن سالة 1609 ونهاندا اف پیمان مگو بینگه پارچبونا کردستانی دوردا دوی پیمانی دا کردین روجهلات جه همو کردین دن تینا قطکرن و جوان جی تینا جدا کرن اف پیمان دخوازی گو یکیتیا کردان خراب که دخوازی گو کردستانی بکی 4 پارچه او کردا بیستاتو بهیلی ایدی اف پیمان نابرا صفوی عثمانی هده بیکتی دخوازن گو کردستانی پارچه بکن و کردین و حریمی جی کردین دن حمویان قط بکن کرد و بجن بشک جوا بإسلامي بقريداي بون بشك جواجي علوي بون هنجيجي بچاندا زردشت بقريداي بون هر يكيجي لغوري كسين بود بندس لاداري اوان دمانا ايدي بوا باندور بونه قالك سرهلداني كرداجي تصالا 19 هذا چي بون جبوغو بكهيجن آزادي اخو كما قلت سرهلدانا شيخ عبيد الله النهري دي سالة 1808 سرهلدانا سمكوي شكاكي 1920 دا سرهلدانا قاضي محمد سالة 1945 دا اف سرهلدان حموجي دما قوبي انجام دمان ايدي اف باندورة كنيني لي ميرو بقين كردان ذكرن بفيكي ايدي سروكين كردايان جين بيجن ميرو بقين كردا خوارا دستي دجمن ذكرن و قلق جواجي خواج رفي شورشي ددانا آلي جبوغو جبر برجواندين خو و جبوغو زيان نجهي مع الباطاوة دي سالة 1907 پیمانه نو بنابي باكتا ساداباد بنابرا رضا بهلوي و تركين السني نابرا واندا پیمانه مجود باكتا ساداباد بنابرا رضا بهلوي وتركادا اف پیمانجي مينا قصر شيرين دخوازن بو كردستاني يانجي كردا بيستاتو بهيلن و وانا پارچه بکن و هر کسی وقت بکن بندس لاداریا گلک کسان ده داگو یکیتیا وان خراب کن حتی هاجی
پەیمان نێڤەشارتی هەنا هەتا ڕۆژاوەیە ئیرۆ لەسەر کورداژی تێنە مەشاندن لێ گەلێک جواناژی هەیە نەهاتنە خویاکردن. سەرهێلدانا سمکۆی شکاکی ساڵە 1920 1920 سەرهێلدانا سمکۆی شکاکی شکاک ئەڤ ناوی هەنا ژ ئێلاوی هاتیە ئێلا شکاک یا گولعالیە ڕۆژهەلات. سمکۆ ژێر بێژە ناوی وینا اسماعیل ئاغایە ژ ئێلا شکاک یا بناوودەنگ لێ هەرێما ڕۆژهەلات. لەوێ دەرێ سمکۆی شکاکی دەستپێکێ دخوازێ گۆ مێر و بەگێن کوردان یان ژی ئێل و عەشیرên کوردان کۆمی سەر هەف بکێ داگۆ سەرهێلدانا خوا باش برێڤە ببێ و لە دژی دژمن ئێدی تێک نەچن. کاری بوو بۆ بەشێکە مەزن نێزی 5-6 سەدی کاری بوو بۆ ڕزگار بکێ و بکێ بن دەستی خوا ژێ ئالیێ ڕۆژهەلاتی کوردستانیڤە. نێزی 25 ساڵە بەردەوام کردە. بە کالکێ داپیرە وینا باپیرێ سمکۆی شکاکی ژێر دگوتن ئەبوعەلی خان ئەو ژی کە لە هەکەوی یا دیرۆکی هەیە نێزی باژارێ ئۆرمیێ ئەو ژی ئۆرمی ژی باژارێک ژێ باژارێ ئیرانیە. ئەو ئێلەکە خویایی بوون دە ڕۆژهەلاتدا بناو و دەنگ بوون هێزاوان هەبوو و ئێلێن لێ دەردۆرا خۆ ژی گربوون ناو عەشیرا خۆدەوەکە ئێلا هەرکی ئارتۆشی و دری ئەف ئێلێ هاژی تەڤلی خۆ کردبوون ji bo ku hêza wa hê bêhtir bibe. Di dawî de li ser destê Îraniya tê kuştin bi komployekê ew li ser destê Îraniya tê kuştin û êdî ji xwe çawa tê yanî dawiya wî çawa bû dema ku bajarê Mihabadê dikevî destê wî de êdî beşek ji leşkeran ziyanê didine malê gel û beşek ji leşkeran ziyanê didine malê gel û di heman demê de jî ew keşeyên Estûriyê bi navê Mar Şemûn û ew kesên pê re jî gomehvanî Simkoyê Şikakî hatibûn êdî dirê de têne kuştin. Bi vê yekê jî ew nêzîkatiyên di navbera gelê Kurd û gelên herêmê de têne xirakirin û yekîtiya wan parçe dibê gelek jê wan êla xwe ji pişta serhildanê didine alî. Bi vê yekê jî êdî Îranî Simkoyê Şikakî digirin û wîna bi komployekê dikujin. Niha em pirsê nirxandinê çareser bikin. Navê Aryen tê çûwa tê û çima? Me got Aryen jîr dibêjin ax erd û zevî wata wê yanî gelên xwedîçan da Neolîtîkê ne. Ji ber got di şoreşa Neolîtîkê de dest bi xebatên çandinî û cotkarî û lawirvaniyê kirine. Bêjê navê Aryen ji ku hatiye û çima? Ji ber got ji di şoreşa Neolîtîkê de bi dest bi xebatên cotkarî û lawirvanî û çandiniyê kirine. Ya duwa ji bo nasnameya Kurdan gelê Kurd çawa hat naskirin? Gelê Kurd yên mîdî dihatin naskirin bo ew pêşiyên Kurdana Kurdên destpêkê yanî piştre jî weka netewên Kurd têne nasî. Pirsa siya desthilatdariya Sefewî ya Şîa bîngehê xwe ya mezhebî ji ku digire? Bîngehê xwe ya mezhebî ji xanedana Kurd a bi navê Sefyeddîn ji wê derê navê xwe digire. Ji war digotin Sefewî ji ber got em bêjin ji xanedana Kurd ya got bi navê ew kesê jêr digotin Sefyeddîn ji ber wilo dihatin naskirin bi Sefewiya. Ya çara ger serhildêrên Kurd bi yên gelê din re elîkar bikirana wê rewşa civakê li hemberî dagirkeran çawa ba lêkolîn bike. Dema got serhildêrên Kurd bi gelê din re elîkar ba wê bihata dagirtin ew gel wê bihata dagirtin bi aştî, vîn, azadî û rizgarkirina welatan û bandora sinc li wan wê bihata kirin. Bi vî awayî em waneya xwe bi dawî dikin heta waneyeke din hûn bimînin di nava xêr û xweşiyê de.
باشە.